ئەوە چی بوو؟ ها چییە؟ لەبەر دەرگا هاتمەوە پشیلێکی لێ بوو پشیلە چی پشیلە ڕەش چاوی ئەمەنە ڕێگە بۆ من دانیشتووە ئەو تۆ بۆی عیب ناکە لە پشیلە هاترسی من بترسم ئەی کێ؟ من ناترسم بەڵام نەوعێک بوو پشیلێ ڕێژە هاتۆ زێک ئەیکینا من لە خوای گەورە نەبێت لە هیچ شتێک ناترسم دیارە دیارە بەخوا تۆ من شێ دەکەی زانین ئەوە چێ لەجەرس تەلەفۆنی بەش دەترسی؟ بیگۆڕەوە کەی جەڕەسە پیاو تاسەڵکینا من بترسم لە جەڕەسی موبایل بەس بیگۆڕە ئێ چەند جار گۆڕی تۆرە ترسی بەقا قاچاقژە ترسی تۆ وەستە ئەلو ها سوام خان باشی نەوەڵا منجەڵی بخارمان نییە ئەروەڵا دەی خوار لەگەڵ هیچ بووە؟ نەداوای منجەڵی بخاری کردڵم نیمانە نیمانە ئەوە چییە؟ چییە؟ ئەوە تریش قێ بەوژە ترسیت؟ ئەی ئاخرەوە کاری خوای جا من ناڵم لە خوای گەورە نەبێت لە هیچ کەسێ ناترسم ئەی لەوە ترسم نانە دیارە دیارە بارانە بابارێ بارانی بە ڕەحمەوە چەند وەختە چاوەڕی بارانین ترسنۆک عیب ناکەی تۆ شێتی کردم دەرگایە سەبڕۆ دەرگایە بکەرەوە دەرگایە ئەمجا دەرگایە ناترسم بەس دەرگایە شێت بوو بەدەستیەوە راسي راسي مجور راسي ورا 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 بوجور راسي ورا 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 بوجور ورا 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 عجبالي دس بياي راكي ورا ئەوە چی کاکی پۆلیس چیە چی دەوێت لە نازاني چی کردو اما اتوي سكت ورا 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 سكت ورا ورا دس خلق بريو فعل خلق ورا بريو تخو راكي ها بەخوا هیچم نەکردو ئاخر نایە بزانم چی نەکردووە ئەزانێت چی کردووە لە تۆ جواب بگرا پێ بڵێم چەندی پارەی خەڵک خواردووە من وەرە من لە هەموو ژیانما بەس قەرزاری خوای گیانم من قەرزاری هیچ کەس ئەم خەڵکە بۆ داوای سەقەت کردو ئەمە داوای تۆیە تێگەشتی ئەگەر عوسمانی برام مەڵێ ئەو خۆی قەلەکەی زی بوو خۆ من نەموتم دە تۆ ڕاوەسە ئەگەر ئەکرێت ئامۆزام ئەڵێ ئەوە خۆی فیشەکەی بە عەساتەقان بوو کاکە گیان پیای من ئەو شتانە ناکە نازانی فیشێکی بتەقێ دادەجان ئەمە چاوە پیاوە ڕاستەکەم ئەگەر مریشک فرۆشەکەی تەنیشمان ئەڵێت ئەوە نییە کاک برایم ئەگەر ئەوەڵێت کاکە وەڵای خۆی ئومەهاتەکەوتی کاکە خەریکە مردارە بێت و بیبە یا مریش فرۆش یا نازان بەقات و باسی چێری کاکە جان من هاتوو بۆ گرتنی تۆ خەزاری خەڵقی تۆ تەقەشتی بەسەر خەڵکی ژا کردەوە نییە کێ حەمعەلی بەڵێ بەڵێ ئەو لە ئەستێرە ترسێ بەشەو لەرکی چیە تۆ من باوڕ بەشتێ ئەمە ڕێویە ئەمە ڕێوی و لە پێستی شێرا خۆی شادەوەڵی نەکردو کاکە ناوی چێ تۆمەتبارەی هاوارەکردوە نییە ئەگەر ناوەکەی من بەهەڵە هاتووی نامت بە هەڵە نەهاتووم هاتووم بۆ ئەم باڵە ڕێگە قینوانی ئەم باڵیان ناومەت ناوەکەی نووسراوە ئەکرەم محەممەد سعید هەوێ کرد کاکە پێشتر ئەو ئەکرەمت لەم ماڵ مانێکە هاتوین بۆ ئێرە ئەگەن ئەوە من ناوم حەمەعەلیە ئەوە زووتر کرێکی بۆیش وەکو ئێمە لێرە بوو بە قوربان تۆ حەقی خۆت ماڵەکان نازانی واللهی زانی تۆ من ئەیزانم بەس بە قورئان زە پیشانە بم ئەترسم دوو ڕۆژیکە من بگرێت و پرشاقم کە دوایی بێ بە دوژمن ناری ئەوە مشکلێ بەخوام نەقم نا بە قوربان تۆ بە هەڵە هاتوویت هەڵا ڕاستەکە دیاوە لە بوونەکەم بەڵا هاتووم بەڵام تۆ هەچەند سێری دەکەم تۆمەتبارێکی زۆر مهمە چیت ئەمە تۆمەتبارێتی بێ بەڵای منێسەر نینۆکمەکەم گیانمە لەرزێ باسی چێکەی تۆ منی نۆکی بۆکەم جاری باشە تۆ بۆ نەترسنەوە عیب ناکەی تۆ بە هەموو قەڵافەتەوە بۆ هەموو خرپنیەتەوانێ عیب ناکەی ترسی خۆ من ناترسم بەڵام هەر حەزەر واجب دادەجان مشتورێکی خۆ ئەمە زۆر ترسنۆکە عیب ناکەی ئەوە ترسنۆکی بەخێر بێ خواحافیزی بێ سەر چاو ئەرە تۆ بۆ نەترسنۆکی حای خۆتە بلا پیاوە ئەوە پێی ڕابواردیت ئەزانی نەگەڕێتەوە ژنەکە چی بگەڕێتەوە ئەخەزانین تۆ مەسەلەی پۆلیس وش زۆر ناخۆشە چێشتی بۆ بۆ سجنەکە با سجنیش ببینی تۆسیە لەو ترسە دەرچی مەخۆن حەزم لێ نییە من لە سجن ئەڵێم حەمەعەلی بۆ سێ ئێوارە پیازی بەسەرایی نەکەم ترسی دەرکەم ئەڵێ چی ئەوە لە لوت و لە دەست و لە مەولە وەرە خۆ من نەترساوەم تۆ دوێنێ بیر چۆ قەلۆچەکە ڕای کرد بە دواتە حەشەرات پیسە پیاوە پیاو چۆ لە بێ بترسێ من لە قالۆن چە بترسم ئەڵێم بە تەمام بچم ماڵی سوامی خەیات ئەبێ بە تەکسی بچم بە ناشکوری نەبێت
هەر تەکسی ئەی تەکسی هاوارژنەکە تۆ هەر مشکلی بۆ من یاخی بۆ بە تەکسی نازانی دنیاکە خراپە وا لە ڕێگا فڕانتی چی بکەم قڕی چۆکەم بەسەر خۆمە من بۆ ڕفێنن ئەی توزانم دنیا هزار یەک مشکلی تیا تۆ پارێسی سیارە هەیە بزانە توانی سیارێ بکڕیت ها هەم دیز مەسەلەکەی ئەرژنەکە تۆ نازانی مەشاکیلی سیارە چەند زۆرە وا من ڕۆشتم و ئیسۆپیتیانەمە ئێقەچە کامل لێ خڕم وا من لە یوتێرنێکە وام کرد و سوکانەکە بەدەستمەوە ها بەچی پێچکەمەوە ئەو نێم عالەمە ژوایە بیکڕۆ من لێ خوڕم خوا نەخواسە شتێکەکەی بە من چی بکەم ئێ باشە کاکە تۆ لی بخڕە من سەری کۆ بکەم بە قڕی خۆم هی بڵێم قڕی کۆکەم بە سەری خۆمە من ناتوان من خۆم حیاتی خۆم ناخەمە لێ خەتەریات پارێ بۆچی کۆکەیتەوە پارەی دوو سیارم بەس ئێم بە تەکسی من ئەزانی وەزع باش نییە حەز ناکەم سوایی تەکسی باش نییە دەدانیشە ترسنەکە چمە ماڵی سوامی خەیات ئەگەر خۆ بێت واللهی بە پێ بڕۆی باشتر چونکە تەکسی وشت خەتەریاتی هەورە تریشقیە یاخوا بە خێربێک بە هاخانیان ئەی هەموو باشن ماڵەکان شکر باشن وڵڵاهی باشین بۆ باش ماوە باش ماوە بەخوا ئیتر ئەڵێ چی ئیشەڵا باشە بن ئەیکە حەمعەلی چۆنە حەمالی ئۆی حەمالی شێتی کردم سوام خانوەرە بەلامەوە بوو نەنانمان ئاوە نە ژیانم هەرتاڵ بووە بۆ شوێنانە بۆ کرێ دامەیە لە کۆڵمایە لە باوەشمانە خوانەکەخوا با سێوێکی جوانیشی بۆ پاکە ناخۆم هیچم بۆ ناخورێ بوو، ئەزێ بوو. ناکێشی هیچ ماڵی خۆم خۆ شەرم ناکەم خۆ دەزانی هیچم بۆ ناخورێ لە خۆمی خەفەت مەخۆ باوە خەفە من ها چی لێ کردم چی لێ کردم کەشم پێکریان و شاجوان ئەوە لە شاجوانیش نەمام ئەو دەتۆ ببینە ئەی باشە بۆچی ترسی هەر ماوە هەر هەیەتی سی ئێوارە ترسیشم دەرکرد بە پیازەکە بە قەدیمی ساڵانی خۆمان پیامە لە بەری دەست لێ ناوکی لە بنی قاچی لێنا هیچ فایدە نیە و فایدە نییە ئەی تۆ شتێکی کە ئەڵێن ها ئێواران کەتر سەردە دەرەکەوێ خۆر ئاوا ئەبێ ئەڵێن لەو کاتەیە لە بەردەم دەرگای ماڵەکەیە بڵێ سێ پڕژە ئاوا ئاوی بکەن بە دەموچاوە و پەلی بگرە و ڕایکەبی بەرە ژوورۆ کچە نایەنا ئاسیە بێ لە عەرزەکار حەیامە بە ئەنەڕێنێ هاوارەکە لە بەر دراوسێش حامەچێ لەم شەوانە تۆزێ نەخۆش بوو هاوارم بە پیای دراوسێکە ڕەبی ماڵی دراوسی باش ئاوا بێ هەستاین بردومانە بڵێ ها ماڵ تۆبیەکە ویستی دەرزێکی لەبە کردی بە چ فەرتەنەوە هاوارە حای بدین دەرزی لێ نەیە دەرزی لێ نابێرێ شەوە چێ بۆ تەوالێت ئەڵێ هەستە ئەیبم بۆ تەوالێت ئاسمان ئەسێری ئاسمانە ترسە شتی با دیوەرشەو بە تاریکی چی لێ بکەم یعنی چارە سەری نییە نازانی هۆکاری ئەسلی ئەم ترسە لە چیەوە چۆتە یاریەوە چنوشتی وانە بەست پێ و ناخۆش نەبێت خواامە قسەیە ئەبێ بیکەین خۆی هیچ ئەو قسانە هەر ئەکرێ بەڵام نەبا بە باونا هەر خۆی ترسنۆکە تەپە قاپ و قاچاخ ئەی ڕۆ دوێنێ ساورم لێ نابێت و ناخۆش لە دڵیشی نەکەوێ لە تاو تەپەوەڕەکە ساورەکە کەوت هەمووی ڕژار نابزانی چۆن پاکی کەمەوانە ئەمە نێش ڕژام تەپەکە یارە نازم ئەم پیاوە چییە هەموو شتێکی سێکە بارخان بۆ نایبی بۆ لای شێخ بەخوا شێخ خەیاڵن ئەمە نەچاکە حەج گوڵاڵن حەچیشتە بۆ تەکا شێت نایە ئەڵێ ترسم ئەزانی بۆ چیاتوم ئەڵێم وتیان برایەکی دکتۆرت هەیە وتم بەشکەم چارەسەرێکمان بۆ بدۆزێتەوە ماڵی ئاوا ئارە وەڵانی بی لای دکتۆری دەرونی نا وتم بەشکەم براکە و ئازێتە بکێش براکەی من دکتۆری دەرونیە ئەزانم خۆ مێردی من شێت نییە ئەترسێ ترسنۆکە شەد نییە ئەویش نوعێکە لەو عیلاجانەکە لای دکتۆرەکرێ بەس من حەزم کرد لەگە خۆتابیێنی بۆ ماڵی خۆمان بەشکەم چای پێ بکەوێت ڕۆحنی براکەم بێ بۆ لای ئەو بۆ یعنی دکتۆر نابێ بچێ بۆ لای نەخۆش لە ماڵەوە چییە بەخوا تۆ زێ زەحمەتە ئەبێ ئەم بچێ بۆ عیادەکە بۆ لای ئەو بۆ هە لەبەری نایی دکتۆرە چیەکایت چارەسەری نەخۆش ناکە ئەوش نەخۆشێکێتی و بابێ دوتم بەسەد ڕسپەکە لە بەرنەکار وە کۆسکی یاکیادی دانیشن چاگە خۆینەوە و بزانە چێ و چینێ بەشکەم نەجاتم بێ لەم دڵە ڕاوکێ شێت بوو منەش تێکچم تێکچم وڵا خۆ من کاکەم لەبەر خاتی من قسەی من ناشکێنێ منش لەبەر خاتری تۆ ماڵی ئاوام خاندیان بەساقە بم چێکە ئیشەڵا بەشکەم سبەی نێبێن من چاوەڕی ئێوەم دە باشە دە تۆزێ میوە بخۆت شتێ هیچم وە ناخۆرێ ئەو لە خەفەت مەخۆ خوا گەورەی ئیشەڵڵا حەمە عەلی
ئەوە چییە قەبزی تەوالێتەکە چی بوو نەمتوانی بچم بۆ سیسلکێکی تیا ئەمە حەجمێتی من ئەمتوانی بیکوژم بەڵام تەبیعەتم ناچێتە سەری دوای نانم بۆ ناخورێگەر بۆ کوشتایە تۆزێک تەبیعەت یا ترسی لێ من لەوە بترسم من لە خوام لە ڕەب العالمین نەبێت لە عەبد ناترسم ئەزانم چییە دوای خۆمە چمەی کوژم ئەڵێم حەمە عەلی لیکەرەوە دانیشە ئەوە چییە؟ قەیتانی کڵاوەکەوتم چاکێکم ناشرین هاتۆتە خوارەوانێت چییە بۆ لە ترسمەکی ئەو مار نییە ماری چی پەتە پەت ئەڵێم حەمە عەلی ئاتۆ دانیشە ئەڵێم گوێ بگرە لای سوام خان بووم وتی یم بە میوانیتان بۆ جلێ بۆ دوورێ شەرنیە جلم بۆ بدورێ بە میوانیمان ئەنجانیە وتی بەڵام میوانیشم هەیە وتم خۆ میوانەکە غەیرێنێ وتی نەوەڵا براکەمە وتم جاقەچەکان بێنێ بۆ لای حەمە عەلی قەیچێت یعنی چی لەگەڵ براکە ئێ بۆ لەگەڵ مێردەکەیان نایەت هین نەکەی قسێ لە قبڵە یابترسی حیان بەری تۆمانە زۆر بە شخصیت دانیشە من لە ڕەب العالمین نەبێت لە عەبد ناترسم چییە تیارانە تیارەی بە ئاژێنێ چییە بابێ بەخێرێت چییەوە ئێ باشە ئاخرش نەکە وا لە ئاسی سەربانی ئێمە یا بانزینی پێنەما ناکەوێتە خوارەوە ینی گەرگە لە ئاسی سەربانی من سوزانم شانس و ناوچەوانە ئەخا تۆ من شێ دەکەی بەدەست ئەم ترسە و دڵە ڕاوکێ و ئەزانی ئەی بە عیب دەیتر وازی لە بترسووی نەبێنێت تێن نەگەیانم بەهار بۆچی یەن بە میوانی چییە یەن بە میوانی یەن بە میوانی سەبەب ئۆ لەگە براکیان دەبا بێن بە ئەیان ناسین ئەمان ناسن چی بۆ ئەبێ هەموو کەسێ بە ناسین جاڕ بکاتە ماڵەکە و سوزانم ها ئەی وایە بەسە حەمە عەلی بەسە ئەڵێ باشە. ئەو دەرگای داسە دێسە ها؟ دیارە ئەوە داسە دێ تۆ بچۆ بۆچی من بچم داسە دەرگایە وەزم باش نییە تۆ بچۆ خۆم ناترسم دەرگاچی با تەبین لە دەرگا بدرێ بەس تۆ بچۆ جوانترە نەوەکو ئافرەت بۆ نییە هینا شێت بوو بەدەست فەرموو دەی فەرموو بەخێر بێنی یاخوا سەرچاو فەرموو السلام عليكم فەرموو ئەو براژم بۆ ترسێ ئەوە هەروە لە پیاوە ترسێ ئاوا. فەرموو کە حەمە عەلی ئەوە هیچ نییە مەترسە فەرموو میوان ڕاگرن دانیشە چیەوە ڕماڵی سوام خانی باشی کە حەمە عەلی ئەوە براکەی منە سەرچاو سەر چاو بەخێر بێ یاخوا من پرۆفیسۆرم هینیشم ها دکتۆرە خۆ من نەخۆش نیم بۆچی دکتۆرە بێناوە نەخۆش نی لە ئەوروپاتۆ میوان و یاخوا بەخێر مێن سەرچاو زۆر ناشرینە خۆ زۆر جوانی وانە ئەزای چی ئێوە تۆزی ئێرەمان بۆ چۆڵکەن عزیێت نەبێ بچناو ئەڵێ چۆڵیکەن باڕۆین باشە ناتۆ نائیش ئەسە سوام خەم بچی نانە نەڕێی نیشم پێێتە ئەوە چیەوە تێنتی نەوێ بتەقێتەوە ناتێتینی خەمن نەبێ ئەوە عیلاجی توی پێەکەم بۆ من چیمە من هیچم نییە ئەزانم هیچ نییە با پێ بڵم من پرۆفیسۆرم هاتووم تۆژینەوە لەسەر بەشەریەت بکەم باشە لە 8 ملیار کەسا بۆ گەرگر بەم نانووسیتەوە ئەرێ من مشکی تاقیگەم کاکە خۆ هیچیشم نییە من تۆم خۆشی حەزەکەم لەگەڵ ئەو سوورانە زیاتر تێکەڵ بم خۆشویستنیی تو من یەکەم جارە تۆ ببینم آخر وەصفی تۆیان بۆ کردوم ناڵم حەزم کرد لە نزیکەوە بێن بوو ئەی جەنابێ ناوە چی بوو تخوا من ناوم زوڵفەقارە احتیمال لەسەر وەزنی زوڵف ناوەکەیان وەڵا تقریبا زوڵفم جوانە بەڵێ ئەی تۆ هیچ کێشەیەکی نییە هیچ بیرەوەریەکی کۆنە نییە بەرەوەڵا هەمە بەس تۆ جەنابە دوتە پرۆفیسۆرم بەس پرۆفیسۆری بەس پرۆفیسۆر بوو بینی خۆشمان بێ بێ پێچ و پەنا من دکتۆریشم وەرە نەڕکۆرە وەرە ئەگە بۆ دکتۆر وەرە مەترسە خۆ من دەرزی شتێ لێ نایە من بە قسە شێتەکەم چاکەکەم باشێ من چی بکەم وەڵی من نەخۆش نیم آخر ئاخرە زام نەخۆشنی تۆ هیچ بیرەوەریەکانی بیرێتەوە وەڵی بیرەوەەکان وەکو چی بڵێن مەسەلەن بە مناڵی هیچیان لێ کردووی چی وەخۆ بەس بەڕاستی نا لە خەومە ئەی هاتی بۆم باسکەدی وردە وردە وەڵی سێ زەلام بوون بردیانمە شوێنێکی تاریک ئەوە ئاوڕیان کەس دیار نەبوو ئیتر پاک
سەریان تاشیم و بەڕڵیان کرد ئەوە قۆچکە تاشی پێڵێن بە مناڵی ئاوایان لە مناڵەکە پاک پاکیانە تاشی و لەم سەرۆشتێکیان پێوت ئەو پیانەوە قۆچکە تاش جا یەک شتی تریشم لە مناڵیەوە هەر لە خەیاڵە لە دڵم دەرناچێ مامۆسای ئینگلیزی کە ABCD و شت لەبەرمان نەبووە تر لێ ئەین بەداد لە پشتی دەستمان بوو بەیانی زوو ئەوە ناخۆش بوو بەخوای چش تەقاعدی بۆ لەو کۆڵانی خۆمانەوە ڕۆ لە ترسا ڕاکەمە ژوورەوە هی مامۆستا دوایەوە چیتر چیتریش وەڵا ئەوەی کە زۆر دەزیم هێن هەیە نانە دەرزی و لێ نام کە خۆ من پرۆفیسۆرم بەس بە قسە ئەنجا دایکیشم نوێ کە حکایەتی بۆی جێڕاینەوە هیچی هیمێش مێشی چی حکایەتی بۆی جێڕاینەوە باسی گورگەکەیە کرێوەگە نەخەون گورگەکەی دەتانخوا منێ سر کە شەوە خەوم بەخوا یعنی بە خەیاڵی گورگەکەەوە گور بەخەوە بین بە گورگەوە بین ئەی دەتۆزە زوو خۆ با قەپێکەکەی پیانەکە ئەوانە هەمووی ناخۆش بووە چیتر ئەنجا نەخەون بەخوا شەو لەبانتان بۆ بانەکە شەو لەبان چییە وەڵی دوای 50 ساڵ زایم شەو لەبان باگردێنە ئاها ئەمەی لەسەر سەربانێکە خڕ ئەوە بەێنەی هێن و ئەی بن ئەوە ئافرم چیتر چیتر وڵا ئەوان هەمووی ناخۆش بوو ئەیتر ئەوە ڕۆی ئێستان بۆ باسکە یعنی ئەلعانی تازە باڵ ئەلعانی تازە وەڵاهی لە راپۆرتە ترسم راپۆرت یەکی راپۆرتێکە لێبات و مەلێ بشکێنێت ئێستا حالە من گومان لە تۆ دروست کرد لە من ئەتەسم سەوتی من تەجیر کەیت و تاکەشتی عیلیتە لە خۆ تۆ دەستکاری مەکە دەبێنە دەی ئێستا دڵنیا بوو دڵنیا بووی ئەوە کەمە وەڵام من زیڕم کردو لەو شتە ئێستا پێم بڵێ لە چی کە ئەترسی وەڵاهی لە هین لە چی لە هین ژنەکە و ژنەکە و ڕاست سەراحەتم قسە بکە لە ژنەکە و هادی جۆم لێ بێ چیە ژنەکە و براژن بانێکی بەخوا بە قەپ قژە لێکەمەوە کوورەوەزانیی بە زلە هارەیەکە منیش براژن نەزانێ براژن دکتۆر وەرە دانیشە وەرە بۆم دەرکەوتوە کێشەکان هەمووی خەتای تۆیە ئێڕۆ من بۆ ئەی چۆ ئەڵێ من بۆ هەرە وەڵا هەمووی خەتای تۆیە خەتای منی چی ئەی چۆن ئەبێ شکۆ بۆ ئەو پیاوە بژێڕیتەوە شکۆ چی باشە تۆ حەز ناکەی ئەم پیاوە وەکو پیاوی خەڵک سیارە لێ بخوڕێ ئاوا لە شەستێکە بڕاستە و 20 و مروریش غەرامەی وڵا حەزەکەم سیارە لێ بخڕێت و دۆشەکەم بۆ تەڕ نەکە ئەیچی جا تۆ واز لەوانە بێنە براژن ئەی بەو قسانە ئەی حەز ناکەی بە تیارەیە بڕوا بۆ بچێ بۆ دووبەی جاکی حەزی لە دووبەی نییە بەس نییە دە لەبەر ئەوە تۆ ئەبێ شکۆ بۆ ئەم پیاوە بژێڕیتەوە ئەبێ ڕێز لەم پیاوە بگری ئەویش ڕێز لە تۆ بگریە یعنی ئاوا مەسەیتەر بن هەردووکانی و بەنی و تۆ چی بۆ بژێڕێتەوە ئەبێ شکۆ بۆ تۆ بژێڕێتەوە پشکۆ دەوەرە ئاستا ئەگەر یەک گازی لێگری ڕێز و حرمەت هەبێت لە بینتانە ئاوا مەسەیتەر بن نیوبەنی و ئیحتیرام لە یەک بکرن باشە یعنی ئەوە دوا بڕیاری توێ ئاوە بڕیارە کەوتە ئەم جارش پێتانە لەمەوە بڕیار تێگەیشتی دەتۆ مەڕەوە من بڕیارە خوێنمەوە کە بڕیارەکەم خوێنەوە بێ هەردووکتان جۆ بگرن پێتان خۆشەم نەسیحەتانتان کەم و ڕێ بکەونەوە و لە ماڵەکە ڕێک بن ئیشەڵڵا ئێمە بێ بڕن چی شیشان هەبوو ئێمە لە خزمەتان باشە هیچ عەزیێت نییە یەخوارەوە لە خۆشییا بنێمە هیچمان ناوێ حەزەکەین هەموو ژن و مێردێ تەبابێت باشە دەی دانیشن بەخێر و سەر چاو خواتان لەگەڵ خواحافستان بێ ئەزانین تۆ من ئەو مۆزوعانم هیچی بۆ باز نەکردبوو هی سەربان و نازانم تا خۆی ئەمە نەزیرێک بوو هەموو ێزانی تەواویتر لە مەودووە من پیاوی ماڵەکەم تەواو هەموو شتێ بە قسەی من نەکەیت شکۆم بۆ گەڕاوەتەوە ژنەکە تۆزێکی کەس سەر و پێ هێنم بە تووکەوە پاشەکەیت و نیۆڕۆ سەر و پێمان هەیە دەک ئەمرن نەمێنێ زۆر فقار بە خۆت و ئامۆژگاری و باشە دەوەڵا بۆ معلوماتێ دووس پێش ماڵی براکەمێ لەگەڵ ماڵی خوشکەکانمە حەزیان لە قازی کوردیە یا الله